بەپێی ئامارێکی دەستگای گشتی کاروباری مینی هەرێم لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵەوە 10 کەس لە ناوچە جیاجیەکانی کوردستان بەهۆی مین و تەقەمەنیەکان بوونەتە قوربانی. بەڕێوەبەری گشتی تەکنیکی دەستگای مینیش دەڵێت لە مانگیەکی ئەم ساڵەوە تا مانگی 6 توانیومانە ژمارەیەکی زۆر زەوی پیسبوو بە مین و تەقەمەنی پاک بکەینەوە و بە هەزاران مینیش لەناو ببەین. ڕووبەری پاکراوە بە شێوەی پاکردنەوە لەلایەن تیمەکانی پاکردنەوە هەروەها ڕووپێوی تیمەکانی ڕووپێوی بە مەتر دووجا بریتە لە 4,466,000 مەتر دووجا لە هەرێمی کوردستان. ڕووبەری پاکراوە لە ناوچەکانی ڕزگارکراو یعنی ئەو ناوچانەی کە لەلایەن هێزی پێشمەرگەوە ئازاد کراون لە ژێردەستی داعش ئەو ڕووبەرانە بریتە لە 1,973,000 مەتر دووجا. ژمارەی مینی لە ناوبراو بریتە لە 1,269 مین. بەداخەوە بەرکەوتنی هاوڵاتیانمان هەیە لە هەرێمی کوردستان بەهۆی مین و تەقەمەنیەوە کە 10 هاوڵاتی لە هەرێمی کوردستان بەرمین و تەقەمەنی کەوتون. بەداخەوە 6 کەس گیانی لەدەست داوە و 4 کەسش بریندار بووە. لە ئێستادا دەستگای گشتی مین بۆ پاکردنەوەی زەویە پیسبووەکان بە مین و تەقەمەنی تەنها 36 گروپی هەیە. ئەمە ژوای کردووە پرۆسەی پاکسازیکردنەکە بە هێواشی بەڕێوە بچێت. بەڵام بۆ ئەوەی پرۆسەکە خێراتر بێت دەستگای مین داوای لە حکوومەت کردووە بودجەکەی بۆ زیاد بکەن تاوەکو ژمارەی تیمەکان بکەنە 102 تیم. سەرۆکی دەستگای مینیش دەڵێت بەو توانایی کە ئێستا هەمانە تا 30 ساڵی دیکە ناتوانین تەواوی خاچی کوردستان لە مین پاک بکەینەوە. بۆیە پێویستە حکوومەتی هەرێم و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان قەبارەی هاوکاریەکانیان بۆ دەستگاکەمان زیاد بکەن. بەم پرۆسیجەری ئێستا بڕین بەم توانە ئیمکانیەتی کە ئێستا لە بەردەستمانایە نەک 10 ساڵ بە 20 ساڵ و 30 ساڵیش ناتوانێت کوردستان پاک بکرێتەوە. بەڵام پلانی ئێمە ئەوەیە کە لە ماوەی 10 ساڵە کوردستان پاک بکەینەوە. تەمان ئەمەش وەستاوە لەسەر ئەو توانە مرۆیی مادی کە بۆ ئێمە دابین نەکرێ. ئەگەر ئەوەی کە ئێمە داوامان کردو لە پلانەکە بۆ ئێمە دابین بکرێ حتمما لە ماوەی 10 ساڵە توانین کۆتایی بە کێشەی مین بێنین لە کوردستان. دەستگای مینی هەرێم لە ئێستادا خەریکی نووسینەوەی پلانێکی استراتیژیە بۆ ئەوەی لە ماوەی 10 ساڵی ئایندەدا هیچ مین و تەقەمەنیەکی چێندراو لە کوردستان نەهێلێت و کۆتایی بهێنێت بەو دوژمنە شاراوەیە کە تا ئێستا هەزاران هاوڵاتی کردۆتە قوربانی. بەڵام بەرپرسانی دەستگای مین دەڵێن سەرکەوتنی پلانەکەمان پەیوەستە بە پشتیوانیەکانی حکوومەتی هەرێم و وڵاتە کۆمەک بەخشەکان. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.